نەخۆشیەکی سەیر و سەمەرە کە توشبۆکە هەز دەکات گۆڕاوە بۆ کەسێک کە ئارەزووی خواردنی گۆشتی مرۆڤ دەکات. ئەمە حاڵەتێکە کە وەک نەخۆشیێکی دەگمەنی دەرونی پۆڵێن دەکرێت و بە دەرونی وێندیگۆ ناسراوە کە ئاماژەیە بۆ بوونەوەری ئەفسانەیی وێندیگۆ. نیشانەکانی نەخۆشی مرۆڤخۆر بۆ یەکەم جار لەنێو ئەندامانی هۆزی هیندی ئەلگۆینکوین لە ساڵی 1661دا سەری هەڵدا. بەو پێی هەندێکیان هەستیان بە ئارەزووی چڵ کرد بۆ خواردنی گۆشتی مرۆڤ لە ئەنجامی برسێتێکی گەورە کە لەو کاتەدا بەسەریان هات. دەستگای توێژینەوە و ڕاوێژکاری تەندروستی ئەمریکا لە راپۆرتێکیدا ئاماژە بۆ ئەوە کردووە لە ئێستادا چەندین حاڵەتی نەخۆشی دەرونی وێندیگۆ لە کەنەدا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. دیارترین نیشانەکانی نەخۆشی وێندیگۆ بریتین لە هەستکردن بە خەوبینینی بینرا و بیسراو، خەمۆکی، تونوتیژی چەسانە و کەسانی دیکە تا ئەو کاتەی بابەتەکە گەشە دەکات بۆ هەستکردن بە مرۆڤ خواردن. نیشانەی تر هەن کە ئاماژەن بۆ قۆناغی یەکەمی نەخۆشیەکە، توشبۆکە هەست بە بەهێزی و تەمبەڵی دەکات، پاشان کەمخەوی، سەرێشەی کوشندە و بەدخۆراکی و هەرس نەکردنی خواردن، تا نەخۆشەکە هەست بە دڕندەیی و تونوتیژی و ئارەزووی چڕ و نابەجێ بۆ تامکردنی گۆشتی مرۆڤ دەکات. سەبارەت بە چارەسەری نەخۆشی مرۆڤخۆر دەستگای توێژینەوە و ڕاوێژکاری تەندروستی ئەمریکا ڕوونی کردەوە. چارەسەرەکە بۆ دوو بەش دابەش کراوە. یەکەمیان چارەسەری مادە هۆشبەرەکانە بە بەکارهێنانی ژەمە تایبەتەکانی دژە دەرونی. دووەمیان چارەسەری دەرونی ڕەفتاریە کە لە ڕێگەی گفتوگۆکردن لەگەڵ نەخۆشەکە ڕوودەدات بۆ دەستنیشانکردنی پاڵنەرەکانی بۆ خواردنی مرۆڤخۆری و هەوڵدان بۆ کۆنتڕۆلکردنی ڕەفتارەکانی. دەستگاکە ئاماژەی بۆ کردووە کە ئەمریکا سەرکەوتوو بۆ لە چارەسەرکردنی 6 حاڵەتی نەخۆشیەکە.